سیستەمی خوێندنی ئەم ساڵ خواستی لەسەر کڕینی ئامێرە ئەلکترۆنەکانی پەیوەندیکردن زیاد کردووە لە نێو بازاڕەکانی فرۆشتنی ئەو ئامێرانە لە شاری سلێمانی بەهۆی زۆری داواکاری لەسەریان گرانی لە نرخی ئامێرەکان هاتوونەتە ئاراوە. لە ئێستادەوەی کە زۆر خواستی لەسەر بێ تابلێت و ئایپادە، تابلێتەکان ئەندروید وەکو سامسۆنگ وەکو هواوی، ئایپادەکانیش ئەپڵ وەکو ئایپادی ئەپڵ. ئەوەی کە زۆر خواستی لەسرە بۆ ئێستا تابلێتی تی 500 کە خەڵکی زۆر خواستی لەسەر بە تایبەت خوێندکاری پۆلی 3 تا خوێندکاری پۆلی 6 خواستیان لەسەر تابلێتەکانە، لە 7 بۆ 12 خواستیان لەسەر ئایپادەکانە و سەبارەت بە سعرەکانیشی بۆ ئیمڕۆ لە هەرێمی کوردستان سعرەکانی باشە، زۆر بەرز نەبووەوە، بەڵام لە چاو بۆ ناتوانین بڵێن لە چاوپارە سعرەکان گۆڕانکاری بەسەر هاتووە بۆ لەبەروی کە دانەبەزیوە. یعنی سەوەنە ئەگەر ئایپادێک هەبووە ئایپادی جێنەرێشنی 7 لە ئایپادی 7 سعرەکە بە خوار $300 بێ، بەڵام ئێستا ئایپادی جێنەرێشنی 7 سەر و $320. شارەزایانی بواری تەکنەلۆژیا ڕێنمایی هاوڵاتیان دەکەن کە چه ئامێرێک سوودێکی درێژخایەنی دەبێت بۆ خوێندنی ئەلکترۆنی. کەسێک ئەگەر توانای مادی هەبێ بتوانێت ئایپادێک کە شەریکەی ئەپڵە بەکاری بێنێ، ئەگەر نا ئەکرێ سامسۆن بەکاربێنێ کە لە ڕووی کوالیتیەوە نزیکە لەوەوە، ئەگەر نا بە هەندێک لە تابلێتەکانی هواوی بەکاربێنێ، ئەم سێ مۆدێلەکە لە بازاڕە بەردەستن ئێستا ئەتوانن خەڵکی هەم بەکاریان بێنن لە ڕووی کوالیتیەوە نیشتی باشن و لە ڕووی بەدەستکەوتنی پارچەکانیشیانەوانەیەکرێ دووبارە تەسلیح بکرێنەوانێ. بەڵام هەندێک مۆدێلی تر هەیە لەوە ئەچێ ئیشی کەسەکە جێبەجێ بکە، بەڵام لە حاڵەتی عاتڵبوونیە نەتوانێت چاکی بکاتەوە کە لەو کاتە بێتە ئەرکێکی قورس لەسەر ئەو کەسە و ناتوانێت دووبارە ئەو جیازی بەکاربێنێتەوانێ. لە هەرێمی کوردستان وەک فرۆشیاران دەڵێن بازاڕی فرۆشتنی کەلوپەلی ئەلکترۆنی ئازادە، بەڵام بەڕێوەبەراتی چاودێری بازرگانی سلێمانی ڕایدەگەێنێت هەر قۆڕەخکاریەک لە نرخ بکرێت و سکاڵاکارێک بە بەڵگە بیسەلمێنێت زیاد لە پێویستی لێ وەرگیراوە لە بەرامبەر کڕینی ئامێرە ئەلکترۆنەکان، ئەوە فرۆشیارەکە تووشی لێپێچینەوەی یاسایی دەبێت. ئێمە وەکو بەڕادی چاودێری بازرگانی تا ئێستا هیچ جۆرە سکاڵاک نهاتۆتە لامان لەلایەن هاوڵاتیانەوە کە بڵێن نرخەکانیان گران بووە و ئێمە هەر لە بەیانیشەوە بەداچوونێکی ور دەکەین بە ئەو جۆرە ئایپاد و ئەو جۆرە بابەتە ئەلکترۆنیی کە لەناو بازارەکانی شاری سلێمانیە هەبۆی بەراوردی نرخەکان بکەین. ئەگەر بزانین هەر شوێنە نرخەکانی بەرز کردو بە هیچ هۆکارێک ئەو ئێمە هەڵەسین بە داخستنی شوێنەکەی و کاری یاسایی لەگەڵا ئەنجام بدەین و لێرەشەوە داوا لە هاوڵاتیان دەگەین ئەگەر هەر سکاڵاکیان نەبوو لەسەر شوێنێک لەو بابەتانە کاسان بە بەرزکردنی نرخەکانی ئەوە توانن پەیوەندیمان پێوەگەن بۆ ژمارە تەلەفۆنانی کە لە ڕۆژانی ڕابردوودا بڵاومان کردوێتەوە. بەهۆی بەردەوامی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا وەزارەتەکانی خوێندنی باڵا و پەروەردەی هەرێم بڕیاریاندا خوێندنی ئەلکترۆنی ئۆنلاین پەیڕەو بکرێت. بڕیارەکە وای کردووە زۆرینەی ئەو خوێندکارانەی تا ئەم قۆناغە خاوەنی ئامێرەکانی پەیوەندی نەبوون ئەو پێداویستیان پڕ بکەنەوە. داسیار محەممەد گەلی کوردستان، سلێمانی.